دەربارەی ئەو پەلامارانەی کە ئێستا دەوڵەتی تورک بۆ سەر ناوچەکانی پاراستنی مەدیا دەیکا، دیارە کە زنجیرەیەک پەلامار پێکەوە دەکرێت، ئەوەی شەنگال، ئەوەی قامیشلۆ. بەڕای من ئەوانە هەموویان بەیەکەوە بەندن، بەیەکەوە بەسراون. بەرنامەیەکی فراوانە بۆ نەهێشتنی ئەو دەستکەوتانەی کە گەلی کورد بەدەستی هێناوە لە باشوور و لە ڕۆژئاوای وڵات. ئەوەی دەوڵەتی تورک دەیکا بەڕێی من خۆخافڵاندن و فێڵ لە خۆکردنە. هەر لەو شوێنێک کە ئێستا پەلاماریدایە، ئەگەر لە بیرمان بێت لە ساڵی 2008 پەلاماریدا بە زەرەر و زیانێکی زۆر گەورە، بە کوژران و برینداربوون و زەرێرێکی مادی گەورە سەری خۆی کز کرد و گەڕایەوە دواوە. هیچیشی بە هیچ نەکرد، هیچ دەستکەوشێشی بەدەست نەهێنا. داگیرکەرانی وڵاتان، داگیرکەرانی گەلان بیرۆکەیەکی ئەوتۆیان هەیە کە بە خەیاڵی خۆیان پێیان وایە بە جینۆساید، بە کۆمەڵکوژی، بە نکۆڵیکردن لە بوونی گەلان، بە داگیرکردنی گەلان بە زەبری هێز، ئەوە بۆیان دەچێتە سەر و دەبێتە شتێک بۆکو دەستکەوت حساب بکرێت. بەڵام ئەوە پێمان دەڵێ، مێژوو پێمان دەڵێ کە ئەو خەیاڵ و ئەو جۆرە بیرکردنەوانە هیچی سەری نەگرتووە. ئەگەر بەلاپەڕەکانی مێژوودا بچینەوە زۆر شتمان لەوە بۆ ئاشکرا دەبێ. بۆ نمونە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد، ئەو دوو جینۆسایدەی کە لە قەڵازیە و لە هی ئەرمەنەکان کرایە، وێڕای ئەوەی کە زیاتر لە 100 ساڵە ئەو تاوانە لەسەر دەستی عوسمانیەکان ئەنجامدرایە، هەتا ئێستا بە زیندویی ماوەتەوە و هەر دەژمێنێتەوە تا ئەو گەلە زوڵم لێکراوانە بە تەواوی مافەکانی خۆیان دەگەن و زاڵمانیش بە سزای تاوانی خۆیان وەردەگرن. بڵێ ئەوەی کە پەیوەندی تەلەفۆنیەکەیە، ئەوەندەی کە ئێمە بیستمان لە سەرزاری دەستگایەکانی ڕاگەیاندن، جۆ بایدن یەکەم جارە پەیوەندی پێوە دەکا لەو کاتەوەی کە بە ناوی سەرۆک کۆماری ئەمریکا دەست بەکار بووە. ئەوە بەشێکی بابەتەکە. بەشی دووەمی، یعنی بەمانایەک ئەگەر زیاتر لەسەری بڕۆین، هەتا ئێستا ئەو حسابەی لە بۆ ئەردۆغان نەکردیە، وێڕای ئەوەی کە ئەردۆغان بە تەمای زۆر زیاتر بوو لە بایدن، لەوەی کە پشتگیری بکە و یارمەتی بدا لەو تاوانانەی کە لە تەواوی جیهان بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەنجامی داون. ئەمن پێم وایە تورکیا وەکو پەیوەندی بە ناتۆ تەواو وەزعەکە یا کەلێنەکە زۆر گەورە بووە، قابلی گەڕانەوەش نییە. دەکرێت وەکو دیارەک لە ناتۆ بۆ تورکیا بۆ ئەوەی بتوانن لە میحوەری ڕووس بە دووری بخەنەوە. لە مێژووی کورد هەر کاتێک کە دوژمنانی کورد هێزیان هەبووبی، یان کێشەیان هەبووبی، یان ناکۆچیان هەبووبی لە بینی خۆیان لەسەر کورد یەکڕابوون. ئەوەی کە پێچەوانەی ئەمەشە کورد بەردەوام پەرتەوازەیی، پەرش و بڵاوی وای کردیە کە بەرامبەر بە دوژمنەکانی، بەرامبەر بە داگیرکەرانی وڵاتەکەی کز و لاواز و بێهێزبی. ئەوەی کە ئێستا پێویستە، من بەڕاستی ڕووی قسەم دەکەمە حیزبە چۆکلەرزۆکەکانی باشوور، بە تایبەتی پارتی کە خۆی بەدەسەڵاتداری یەکەم دەزانی لە باشووری کوردستان، و لەویش زیاتر مەسعود بارزانی خۆی. ئێستا کاتی ئەوەیە کە ئێمە کۆبینەوە، هەمومان هاودەنگ، یەکدەنگ، یەکدەست، یەک بیرروڕا و یەک بەرنامە و جوولە بۆ ئەوی بتوانین ڕووبەڕووی داگیرکەرانی وڵاتەکەمان بینەوە و ئەو نەخشە گڵاوانەی کە دایان ڕشتووە پێیان پوچەڵ بکەینەوە و نێلین لەوە زیاتر گەلی کورد بەدەستی ئەوانە بچەوسێتەوە. هاودەنگی و هەماهەنگی لە بینی لایەنە سیاسیەکانی کورد و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و حتا تاکە ڕووناکبیر و نووسەر، ڕۆژنامە نووس، هەموو چون و توێژەکانی کورد پێویستە یەکدەنگ و یەک دەست یەک بگرن لەوەی بتوانن کە ڕوبەڕووی ئەو پیلان و ئەو بەرنامە ناشیرن و خراپ و ترسناکانە ببنەوە کە دوژمنانمان لە بۆماندا دەڕێژن. ئەوەی کە ینی جێی سەرنج و ڕامانە بەڕاستی کە جێی داخیشە، بەرژەوەندی حزبی، بەرژەوەندی بنەماڵەیی و بگرە بەرژەوەندی شەخصیش وای کردیە کە
زۆربەی هەرە زۆری هێزە سیاسیەکانی کورد وەکو بەرژەوەندی تەسک وەکو بەرژەوەندی حزبی پەیوەندی بە داگیرکەرانی کوردستانەوە بکەن لە پێناوی مانەوەی خۆیان کە لە ئەنجامی وشیاربوونەوەی کورد لە ئەنجامی زیاتر وشیاربوونەوەی کورد لەو چەند ساڵەی ڕابردوودا وایان لێ دەکا کە لە پێناوی خۆیان بەرژەوەندی گشتیەکان و نیشتیمانی نەتەوەیەکان فرامۆش بکەن. ئەو حزبە دەسەڵاتدار و دەسەڵاتدارەی باشوور کە عیبارەتە لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەم دواییەش بزوتنەوەی گۆڕان کەوتە ناو جێژنی قوڕاوەکە. خەڵکی ئێمە کوردی ئێمە بەداخەوە یعنی بەڕاستی ئینسان هەتا بیر لە هەندێک شتیان نەکاتەوە باش لیان حاڵی نابی. ئەمن پێم وایە لە دەرەوەی حیزبەکان ئیرادەیەکی نەتەوەیی نیشتیمانی کوردی یا کوردستانی باشترە دروست ببی دوور لە مەسەلەی نەتەوەیی بیرتەسک بۆ ئەوەی بتوانین بە هەموو ئەو گەلانەی کە لە سەرخاچی کوردستان و لە عێراقیش دەژین بتوانین ئەو هاوسەنجی و پێکەوە ژیانە کە پێویستە لە ڕوبەڕووبوونەوەی دوژمنان و داگیرکەران هەمومان یەک دەنگ هەمومان یەک خواست یەک بەرنامە بیت. من داوا لە هەموو تاچێکی گەلی کورد دەکەم لە هەموو تاچێکی گەلی کوردستان دەکەم لە هەر کەسێک لەسەر ئەو خاکە دەژی هەمومان یەک دەست یەک بڕوا بە ئەولا فرامۆش بکەین بە ئەو بەرنامە و ئەو ئیشە لاوەچیانەی کە یا ئەو بەرنامە لاوەچیانەی کە جێبەجێ دەکرێن لە نەوعی سەماکردن لە سلێمانی و نوێشکردن لە شەقامی سالم و یان ئەو ڕووداوای هەولێر قورئانیان دڕاند و ئەوانە بەڕێی من هەمووی موامەرەی یا پیلانی ئەو حیزبانن یا مخابراتەکانی ئەو حیزبانن لە پێناوی خافڵکردنی خەڵک دوورخستنەوە و بیرکردنەوەی لە پەلامارەکانی دوژمنان.